ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان تەواوی جۆرەکانی بەوروبوم و بەرهەمی ناوخۆی کشتوکاڵی کۆتایی دێت لە سنووری سۆران و پێنج قەزای سنوورەکە بەهۆی نەبوونی خانووی پلاستیکی لە کاتێکدا بە هەزاران دۆنم زەوی کشتوکاڵی هێو لە وەرزی هاوین و پاییز بە ڕێژەی هەزاران تەن بەوروبوم و بەرهەمی ناوخۆ دەخاتە بازاڕەکان. ئەگەر ئێستا چەند خاوێکی پلاستیکە بێ بۆ ئەویش مشە شوێنەکان کە سوودمەند بین لەبەرەوەی شوێنێکی گونجاوە کەشوایەکی لەباری ڕاستە دستانەکەی ساد و سەختە بەڵام شوێنیشی باشە بۆ خیار بۆ باەنجان مەسەن بۆ تەماتی بن پلاستیکی بۆ سەوزایی دیکە ئەگەر هەبێ باشە. ئێستا ئەو بەروم هەیە کە بینی ناو گومەتی سۆران واتە شتەکان بە زۆری دەرەوە دێ بینی پەتاتەی پیازە لە سێوە بە زۆری لە ئیران دێ لە تورکیا دێ. ئەو بەروبومانە ئەوەی دەرەوەنا یعنی هیچی خۆمالیمان ئێستا لێرە من نبینم لەو فەسڵەیە بە تایبەتی لە وەرزی زستاندا بەڵام ئەگەر بێت و لە هاوین دەیبینم ڕاستی زۆرە لە هاوین بەڵام ئەو کاتانش ئەگەر خانووی پلاستیکیمان هەبی بتوانین بەروبومی ناو خۆمان تێدا خەزنی بکەین بۆی بتوانین لە کاتی زستانان سوودی لێ بینین یعنی ئەو ماوادەی کە لە دەرەوە دێ بەو شێوەیە نهێت بەو ڕێژەیە بەڕاستی یعنی بۆیە بتوانین فەلاحەکانی ئێمەش لێرانە ئیستیفادەی لێ ببینن. لەگەڵەوەی لە چەند ساڵی ڕابردوو دانانی خانووی پلاستیکی تاقی کراوەتەوە و سەرکەوتوو بووە بەڵام کەمی نرخی ئەو بەرهەمانە لە کاتی پێگەیشتنیان وای کردووە جوتیاران واز لە بەرهەمی زستانە بهێنن بەو پێی تێچوو ماندیبوونی زیاتری هەیە لە بەرهەمی هاوینە. چەند جوتیارێکمان هەبوو ماوەک پێشستا خانووی پلاستیکیان ئەنجامدا بوو و ئێستا بەداخەوە لەبەر نەبوونی زەویەکانیان ئەوانی شوازیان لەو پیشێ هێنا پێمە هۆکاری سەرەکی وەیەکەوە خەڵکەکە ئێستا لۆ ڕۆی نەبوویتەوە یانی واتە ئەتیمادی کولی نەکردوتە سەر بەربوومی زستانە. ڕوبەرێکی باشمان هەیە لە کوێستانەکان نزیکەی 300 دۆنم بەراوی دەکرێتە تەماتە و خیار بەربوومێکی باش بەشی ناوخۆ دەتوانین ڕەوانەی دەوروبەریش بکەین هەروە ناو شارەکانی تری هەرێمیش ڕەوانە بکەین بەزەندەی بە تقریبا 6,000 تا 7,000 تەن بەربوومی هاوینە بکرێتن لە سنوورمان. ئێستا زۆربەی ئەو بەروبوم و بەرهەمە کشتوکاڵیانەی لە بازاڕەکان دەبیندرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێت بەشێکی کەمی لە ناوخۆی هەرێم بەرهەم دێت لەگەڵەوەی بەرهەمی ناوخۆ نەیتوانیوە خواستی هاوڵاتیان لە بازاڕەکان پڕ بکاتەوە بۆیە لە وڵاتانی دراوسێ هاوردە دەکرێت. ئیسماعیل عوسمان، کوردسات نیوز، سۆران.